لەوانەی پێشوو باسی ئەومان کرد کە ئیگڵ باسی سەرەتا دەیەوێت ئەومان تێگەێنێت کە مەبەستی لە ڕوح چییە، دوای ئەوەی کە باس لە ڕوح کرا باس لەو پلانە دەکرێت کە ڕوح هەیەتی، دوای ئەوە شەو پلانە وەسایلەکانی جیاوەجێکردنی چین. ئەمە لەوانەی پێشوو باسی ئەومان کرد کە ڕوح بەوە لە مادە جیا دەکرێتەوە، مادە وجودی لە پێکاتنی هەیەتی، بەڵام ڕوح وجودی لە پێکاتنی نییە. ڕوح شتێکە تەنها بەخۆیەوە بەسراوەتەوە و لە پەیوەندیانە لەگەڵی، ینی لە پەیوەندێکی وجودیانە لەگەڵی شتێکی تر. کە دەڵێن پەیوەندێکی وجودی ینی بە شتێکی ترەوە بوونی نییە، هەر بەخۆی بوونی هەیە، بەڵام مادە دایمە لەگەڵ شتێکی تر کە مادیە دەتوانێت ئەو پەیوەندیە سازکە. ئەمە تاوانە لە فکرە لای بنیتزیەکە شاد دەرکمان پێکرد کە ئەوەی باسیەوە دەکا مۆنادە تەرکیبی نییە. ئەوەی کە تەرکیبی بوو ئەوە ینی چی، ینی ڕەبط دەبێت بە یاسا فیزیکیەکانەوە بە مۆزۆی عیلەت و معلولەوە. جا ئەمیش کە باسی ڕۆح دەکا، ڕۆح وەکو حتمما مۆنادەکە سێر دەکا کە تەرکیبی نییە، ئەوەشی کە تەرکیبیە ئیترەوە مادەیە، ئەم بە جۆرێکی تر دێت ئەمە وەسط دەکاتەوە. ئەویش ئەوەیە کە لە دوانەی پێشوو باسمان کرد، ڕۆح ئەو مەرکەزەی کە هەیەی لە ناو خۆیەتی، لە ناوەوە لە دەرەوە نییە، بەس مادە مەرکەزەکەی دایمە مەرکەزێکی دەرەکیە. یعنی مادە ئەوەی کە مەرکەزیەت وەردەگرێت، ئەو شتانەی کە دەبێتە مەرکەزیان ئەو شتانە دەکەونە دەرەوەیە، دەبێتە چەقی ئەو شتانە. بەڵام ڕۆح هەم پەراوێزەکەشی ئەوەی لە دەوری مەرکەزەکەیە، هەم مەرکەزەکەش لە خۆیەتیە. یعنی ڕۆح ئەگەر خۆی پەراوێزەکە بێەوە مەرکەزەکەشی هەر لەناو خۆیەتی و تێپەڕ ناکا بۆ دەرەوەی خۆی. ئێستا لە لۆجیکاوەمان باس کرد کە سەردار و کۆیلە بە یەکتری هەن، ئەگەر کۆیلە نەبێ سەردار نییە، سەردار نەبێ کۆیلە نییە، باوکو و کوڕ بە یەکتری هەن، بەڵام شتانێکە یار بە خۆیانن بەبێ وابەستە بوون. فەرزەن مرۆڤ هەر خۆی هەیە، ینی کە تۆ دەڵێی مرۆڤ، ئەم مرۆڤە وابەستە بە هیچ شتێکی ترەوە نایبینی، بەڵام کە وتت باوک بە مرۆڤێک وتت باوک، یەکسەر لێرە وابەستە بوونە دووس دەبێت بە منداڵەکەیەوە، بە منداڵانە هەیەتی. جا ئەلێرە ئەوەی وابەستە نیە لای هیگڵ ڕۆحە، ئەوەش کە وابەستەیە ئەوە مادەیە. ئازادی لێرە عیبارەتە ئەم ناوابەستە بوونە. ئینسانیش چۆن ناوابەستە دەبێت، ینی وابەستە نابێت کە وابەستە بوو بەخۆیەوە، کە وابەستە بوو بەخۆیەوە، ینی وابەستە خۆی وابەستەیە بەخۆیەوە. ئەلێرا مەبدەی هەویە دروست دەبێت، ئەو دوو خۆیە هەر ئەماشتن، کەواتە وابەستە بوونەکە بوونی نییە. یعنی کە تۆ دەڵێ ئەو شتە خۆی خۆیەتی، ینی دوو خۆ نییە، هەر ئەو شتە خۆی لە هەر کاتێکە هەر خۆیەتی. ئەوەی کە دەگۆڕێ ئەو نییە، خۆیەکە نییە، خۆیەکە هەر خۆیەتی، بەڵام ئەو خۆیە لە کاتێکی تر و لە شوێنێکی ترا هەر وەک خۆی دەمێنێتەوە. ئەم خۆیەی لەم کات و شوێنە هەر هەمان ئەو خۆیەیە کە لە فڵانە کات و شوێنی ترا بووە. ئەمە ئازادە، ینی ئەوە ئازادە کە لە هیچ شوێنەکە بوونی وابەستە نابێت، ینی بۆ ئەوەی هەبێ پێویستی بە وابەستە بوونەکە نیە. ئەمە شتێکە لە خۆیە هەیە. تەبەن هیگڵ سەرەتا باسی ئەومان بۆ دەکا ئەم پلانە و ناوەڕۆکی پلانەکە چییە، و ئەم پلانە تەبەن پلانێکە لە ناو ئەو بوونەوەرانە هەیە کە وشیارن، یعنی کە دارای ڕۆحن، یعنی دارای ئەوەن کە ڕەهایە. بەڵام ئەم پلانە لە ناو ڕۆحە پلانێکە لە خۆیە. جا لە شوێنێکە هیگڵ دەڵێ کە من دەڵێم ڕۆح ینی وشیاری، کە دەڵێم ڕۆح ینی هوشیاری بە معنایەکی تر ئەگەر ئازادی خاصیتێک بێ لە خاصیتەکانی ڕۆح ینی هوشیاریش خاصیتێکی ترە لە خاصیتەکانی ڕۆح.
وخاصية أساسية كانت يعني ڕۆح حەق نییە بەبێ وشیاری جا ئەلێرەوە دەڵێ بۆ ئەمەش دەبێت دوو شت هەیە بیزانی یعنی لە وشیاریە وشیاری ڕەبت دەکا بەزانینەوە ئەویش ئەوەیە کە من یەکەم دەزانم دووەم ئەوەی کە دەیزانم چییە تەباناڵێ من دەزانم لەگەڵ ئەوەی کە دەیزانم چییە ئەلێرە من هەیە و بابەتێکی ژەیە کە دەیزانم بەڵام کاتێ من ئەم زانینەم ڕوون دەکاتەوە خۆم ئەو کاتە چی دروست دەبێت مەبدەئی هەویە دروست دەبێت یعنی من خۆم دەناسم ئەمە ئەلێرا چی دروست دەبێت ئەوەی دەیناسم و ینی ناسەرەکە و ناسراوەکە هەردووکیان چییە هەر خۆیەتی ئەوەی دەناسێت و ئەوەی دەناسرێت هەر خودی کەسەکە خۆیەتی ئەلێرا شتێک دێتە ئاراوە کە لە خۆیان هەیە جا ئەوەی لە خۆیان هەیە بۆ ئێمە دیار نییە ئەوەی لە خۆیان هەیە حزوری لە خۆیەتی و بە ئێمە کەسێک لە دەرەوەی خۆیەوە ناتوانێت ئەوەی لە خۆیەتی دەرکی پێ بکات بە معنایەکی تر ئێستا هیچ مرۆڤێک لە مرۆڤەکان ناتوانێت دەرک بەو پەیوەندیەی هەر ئینسانێک لەگەڵ خۆیە بکات ناتوانێت بە هەستەکان ئەم مینە ببڕێ بچێتە ئەو عالەمەوە ئەو لەناو دەرک بە وشیارەی ئەو بکاکە ئەوی تایە لەم شوێنە وشیاری وەکو ئازاروە و شتانە وایە فەرەزەن ئازاری من تۆ ناتوانی هەستی پێ بکەیت کە منیش وشار دەبمەوە بە شتێک تۆ ناتوانی ئەم وشاریەی من بەم وشاریە من وشار بیتەوە تۆ دەبێت بە وشاری خۆت وشار بیتەوە بەو شتە ئەلێرەوە شتێکەیە لەناو ئێمە شتێکی سەربەخۆیە ئەلێرە ئەوە دێتە ئاراوە کە لە خۆیان هەیە جا هی گڵباسیەوە دەکا ئێمە کاتێ بمانەوێ بزانین ڕۆح لەناو مێژووە مێژووی مرۆڤایەتیە پلانەکەی چییە یەکەم جار دەبێت دەرک بەوە بکەین کە ڕۆح لە خۆیان هەیەتی ئەوەی لە خۆیان هەیەتی دوای ئەوە پێویستی بە چییە پێویستی بە هاتنە دەرەوەیە پێویستی بەوەیە تەخاڕج بکە ینی بێتە دەرێ بۆ ئەوەی بێتە دەرێ ناتوانێت هەر ئاوا بێتە دەرێ کە لە خۆیان هەیە پێویستی بە چییە پێویستی بە توخمێکی ترە بۆ هاتنە دەرەوە بۆ بوونینە ینی خۆی لە خۆیە ئەگەر مادەژ نەبێ ئەو هەر هەیە بەڵام بۆ هاتنە دەرەوەی دەبێت لە مادەیەکە خۆی ئاشکراکە بۆ ئەوەی هەستێکی عینی ببێتەوە بۆ ئەوەی بێتە ئەم دنیایەوە هەر دەبێت چی بکە دەبێت لە مادەیەکە خۆی بەرجەستە بکە بۆ ئەم بەرجەستەبوونە وەسایلی پێویستە و هی گڵ لێرەوە باسی وەسیلەکان دەکات ئەو وەسیلانە چین کە پێویستن بۆ ئەوەی ئێمە دەرک بەوە بکەین کە ڕۆح دەرک بەوە بکەین کە لە ڕۆحا وەدی دێت یعنی ئەو ڕووداوانەی کە ڕۆح پلانەکەی خۆی لە ڕێگەیانەوە بەرجەستە دەکات ئەو ڕووداوانە ڕووداون ئێمە دەرکیان پێ دەگەین یعنی هەستیان پێ دەگەین بەڵام لە عینی کاتیشا ئەو ڕووداوانەی کە ئێمە باسەکانمان هەستیان پێ دەکەین ناوەڕۆکەکەیان دەرک پێ ناکەین ناوەڕۆکی ئەو ڕووداوانە لەکوێ بەشێکە لە وەدیاتنی پلانەکە مەبەست چیە لەوەی کە ئێمە ئەو ڕووداوانە ناتوانین باس هەستەکانمان قودرەتی دەرکردنی نییە بە ناوەڕۆکی ڕووداوەکە ینی ئەوەی ڕووداوەکە دەیڵێ ئێمە نایبیسین ئێمە تەنها ڕووداوەکەوە خۆی دەزانین ئەو شتە ڕووی داوە و ئاوا بووە و ئاوا بووە و شارێک سوتاوە و فلان ئاوا و لە دوو جێش سوزانم بە یەکیان ناداوە و ئەوە دەبیا ڕوویدا ئەمانە دەزانین بەس ئەوەی لە ڕێگەی ئەم ڕووداوانەوە ئاشکرا دەبێ ئەمە بە هەستەکان ئەگەر وەکو خۆشی ڕووداوەکە بگەڕینەوە هەر دەرکی پێ ناکرێت ئەمە تەنها لە ڕێگەی چیەوە دەرکی پێ دەکرێت لە ڕێگەی ڕوحەوە
لە ڕێگەی عەقڵەوە دەرکی پێ بکە. لەبەرەوە ئەو زانینەی کە تۆ بۆ ئەوە هەتە کە ڕووداوەکە دەیڵێ لە ڕاستیە زانینێکی حسی و تەجریبی نییە. ڕاستە تۆ ڕووداوەکە دەبینی، بەڵام دەرکردن بە پلانەکە لە ناو ڕووداوەکە لە ڕێگەی هەستەکانەوە بەو ڕێگایی کە تۆ ئەو یاسا فیزیکیانە دەرک پێ دەکەی بۆ ڕوودانی ڕووداوەکە، ئەمە لە ڕووی فیزیکیەوە تەفسیری ڕووداوەکەت بۆ دەکەن. بەڵام لە ڕووی ئامانجی ڕوحەوە، لە ڕووی مێژووەوە، ینی مێژوو بۆ معنایی کە مەسرەحیش وەکو هیگڵ دەڵێ شانۆی دەرکەوتنی پلانی ڕوحە لە ناو جیهانە، ئەمەیان نابینی. کە دەڵێم لە ڕووی فیزیکیەوە دەرکی پێ دەکەی یانی چی؟ یعنی بۆ نمونە شوێنێک تۆ باران دەکرێت، تۆ دەزانی بەم تۆ بارانکردنەوە شوێنە دەڕوخێت، بەمە دەڕوخێت. فەرزەن دوو سپا بەهێزی یەکێکیان بەهێزێکی گەورەوە، یەکێکیان بەهێزێکی بچووکەوە، تۆ دەزانی هێزی گەورە دەتوانێت زاڵوێ بەسەر هێزی بچووکە. بۆ نمونە کۆمەڵە خەڵکی پێی گیراون لە شوێنێکە، دەزانی ئاویان لێ ببڕی، ئەو خەڵکە ئەگەر جێشێک بێ جێشەکە تیا دەچێت ئەگەر سەرچاوەی ئاویان نەبێت. ئەمانە شتانێکی فیزیکی، بەس ئەمانە بۆ ڕوو دەدەن، ئەمە شتێکی تر. ئەم ڕووداوانە چیمان پێداوە؟ جا لێرەوە شتێک گەیە، من لێرە بۆتان دەخوێنمەوە بۆەوەی بە دەقیقترینی کەم باسی کەم. لەبارەوەی ئەو ڕووداوانەی کە لە جیهانە ڕوو دەدەن، ئێمە گەر سێریانکەی نەس دەکەین ئەوەنە بەرهەمی سۆز و هینە، ئەوەنەی بەرهەمی غەریزە و شتە حیوانەکانی ئینسانە، ئەوەنە بەرهەمی عەقڵ نییە. ئەی باشە ئەگەر وایە عەقڵەکەوە حوکمی دنیا دەکات. یعنی ئەوەندەی خەڵک غەریزە عادەتیەکانی دەیجوڵێنێ بۆ ئەوەی کار و کردەوەیە گەنجام بدە، ئەوەندە ئەوەی عەقڵیە و ئەوەی میسالیە نایجوڵێنێ. ئەیتر لەکوێوە باشە ئەمەی ڕوو دەدا بەرهەمی جێبەجێبوونی پلانەکەیە؟ ئەمە و پرسیارەیە کە هیگڵ دەیکات. یعنی لەکوێوە ئێمە کاتێکە دەزانین مێژووی مرۆڤایەتی، ئەگەر ئاوا باهین سەیریکەی دەبینین ئەوەندەی هەڵس و کەوتی ئینسانەکان دەبینین، ئەوەندەی غەریزە و شتانێکی ناعەقلانی ژیانی ئەم کەسانە دەبا بەڕێوە و ئیرادەی ئاراستە دەکا بەرەو، یعنی حکمی ئیرادەی دەکا بۆی کردەیەک بکە، ئەوەندە عەقڵ حاکم نییە لێرە. ئەی چۆن جیهان عەقڵ حکمی دەکا؟ ئایا ئەمە لێکجی نییە؟ ئایا ئەم واقعە ئەوەمان لێ ناکات بەوە هەموو خەیاڵ کە عەقڵ حکمی جیهان دەکات؟ جا لێرە هیگڵ شتێک دەڵێ لەبارەی ئەوە. لێرە دەڵێ چی؟ ئەڵێ لەوانەیە لە تواناماندا هەبێتەوە ببینین کە نمونەی باڵای عەقڵ کردەیانە لە لای ئەوانە وەدی بێت کە ئیمانیان بەم جۆرە ئامانجانە هەیە لەو بوارەدا کە کاریگەری لەسەریان هەیە. بەڵام ئەوانەی نوێنەری ڕێژەیەکی ئەوانە نوێنەری ڕێژەیەکی زۆر کەمی کۆی ڕەگەزی مرۆیی بوو، پاشان مەودای کاریگەریەکەشان زۆر سنووردارە. بەڵام مەڵفوونەکان و ئامانجە تایبەتەکان و تێرکردنی ئارەزوە خۆپەرستانەکان گەورەترین هەڵسوکەوتن کە کاریگەریان هەیە و هێزەکەشیان لەوەدایە کە دان بە هیچ سروشت و بربەستێکدا نانێن کە یاسا و ئاکاری لەسەر کە یاسا و ئاکار لەسەری سەپاندن. لەوەشدا ئەو پاڵنەرە سروشتیانە کاریگەریەکی ڕاستەخۆیان لەسەر مرۆڤەیە. ئەم کاریگەریەش زیاتر لە کاریگەری سیستەمە دروستکراوە، زیاترە لە کاریگەری سیستەمە دروستکراوە تەقلیدەکان. یعنی لێرەوە دەڵێ ئەوانەی کە ئەو کەسانەی کە دەچن بەدەم ئەو داوا عەقڵیەوە کەسانێکی زۆر کەمن و هیچ کاریگەریەکی ئۆتۆشیان سنووردارە، بەڵام ئەوانەی کە بەدەم غەریزە و حەز و ئارەزوە شەخسیە و ئەوانەی شتانێکی خۆپەرستانە بۆ خۆتە خۆپەرستی لەوە شتانەکەی هەموو شتێک دەتەوە بۆ خۆت بێ، ئەوانە زیاتر پاڵ بە ئینسانەوە دەنێن، یعنی ئەنانیەت. ئەڵێ کاتێک ئەمە سێر دەکەین، ئەڵێ وا ئەمە چیمان لا دروست دەکا؟ ئەو فکرێمان لا دروست دەکا بەردەوام ئەوەی زاڵە بەسەر مرۆڤ و خەڵکدا عەقڵ و ئامانجە عەقڵیەکان نین، حەز و ئارەزوو و ئامانجە غەریزەکانن.
هەر ئەمە شەوای کردو مێژووی گیان پڕ بێ لە کارەسات ئەو کۆمەڵە کارەساتە ڕاستەقینانەی ئەمە ئەو پەرەگرافەیەکە لەبارەی ئەو مۆزوعەوەیە ئەو کۆمەڵە کارەساتە ڕاستەقینانەی کە تووشی خانەدانترین نەتەوە حکومەتەکان بوون کە نمونەی باڵای فەزیلەتە تایبەتەکان بوون بەبێ زیادە ڕۆیی دیمەنێکی تا ئەو پەرترسناک و ترسناک شێوەگیر دەکەن ئەمەش قوڵترین وروژانە کە لە هەموو وروژانێکی تر ئازاردەر و ناومێدکەرە و ئەم جۆرە لە وروژان هیچ ئامانجە قەرەبووی ناکاتەوە یانی کاتێک ئێمە دەبینین نەتەوەیەک یا دەوڵەتێک کە بە شکلێکی زۆر ئەخلاقی دامەزراوە و تایە ئەم عەقڵە دەبینین حکم دەکات دەبین شتێکی زۆر زۆر بچووک لەوانەیە ڕووداوێکم دەوڵەتە کۆتایی پێ بێنێت و نامەتێک بەسەریا بێت ئەڵێ ئەمە تووشی ناڕەحەتێکمان دەکات کە ناڕەحەتەکە بەڕاستی قەرەبوو نابێت وەکو لە دەستدانی شتێکی زۆر زۆر دەگمەنێن ئەڵێ هەر ئەم دیمەنە ئازارهێنەر و نائومێدکەرانە وامان لێ دەکەن ئەمانەی کە ئێمە دەیبینین لە مێژووە وامان لێ دەکەن لەو دڵتەنگیە کە بەرگەی ناگرین لەوەش کە بەو بیرە ئازاردەرانە دەمانترسێنێ هەڵبێین و پاشەکشێ بکەین بەرەو ژیانی تاکە کەسی خۆمان کەوا دەبینین باشتر ڕازیمان دەکات واتە پاشەکشێ بکەین بەرەو ئەو ئینتیمایی کە ئامانجەکانمان و بەرژەوەندیە تایبەتەکانمان شێوەگیریان کردووە بە کورتی ئەمە دەگەڕێنەوە بۆ خۆپەرستی کە لە کەناری دەریایەکی ئەمندا ئۆقرەی گرتووە و لەوێشەوە بەبێ مەترسی چێش لەو دیمەنە دوورانە وەردەگرێت کە ڕوو دەدەن یعنی لە کەوتنی ئەوەی کە جوانە و عەقڵیە ئەڵێ چێش لەمانە دەکا کە ئەو کەسانەی کە ئیتر ئەمە ناومێدیان دەکا بەرەبەرەوانی جوانیان لێ دێ بەرەو چی بڕۆن واز لەو ئامانجە عەقڵیە کۆیە بێنن بەرەو ئامانجە شەخسیەکانی خۆیان بگەڕێنەوە بچنەوە ناو ئەوەی کە بۆ خۆیانە و ئیتر گوێ بە هیچ نەدەن و تەنها ئەوەی کە دەیبینن ڕوودەدا تەماشاکەرێکی بن و وە چێژیش لەوە بکەن کەوە ڕوودەدا ئەوەی کە پێشتر باسی کردن بۆچی چێژی لێ دەکەن چونکە خۆیان لەناو ئازارەکەیە نین وەکو چۆن ئێمە سەیری فلیمێک دەکەین فلیمەکە ئازار بەخشە کەچی سەیری دەبین ئەی سێرکردنەکەی معنای چیە یعنی خۆشی لێ دەبینین لە کاتێک ئەمە تەسیرێکی ناڕەحەتی هەیە لەسەرمان بەڵام لەبەر ئەوەی کە سەیری دەکەین ئەمە خۆی چییە ئەمە خۆشی بینینە لەو ڕووداوە بەڵام ئێمە ئەگەر بێت و پاڵمان پێوەنێن بۆ ئەوەی بچینە ناو ڕووداوێکی ئاوا و هەرگیز ناچینە ناو ئەو سەختی و عەزابیەوەوە تەمەنای ناکەین بەعکسەوە وا بیر دەکەینەوە کە دەبێت دایمە دوور بین لەوەی کە شتێکی ئاوا لێمان ڕوو بدات جاهی دڵ لێرە ناوەستێ بەرەوە دەڕوا گەرمێژوش وا ببیندێ کە قەسابخانەیەکە و خۆشبەختی گەلەکان و حکمەتی دەوڵەتەکان و فەزیلەتی تاکەکان تیایدا سەر دەبڕێت ئەوە بە شێوەیەکی بێویستانە پرسیارێک سەر هەڵدەدا ئەویژەوەیە ئەو بنەمایە چییە و ئەو دوایین ئامانجە چییە کە لە پێناویدا ئەو هەموو قوربانیە زۆرە دەبێت شێوازی پرسیارکردنەکەی زۆر دەقیقە لەسەر ڕۆشنەکەمەوە ئەڵە لای ئەو هەموو ئەمانە هۆکارن بۆ وەردیێنانی ئەوەی کە ئەو بە چارەنووسی جەوهەری و ئامانجی ڕەها و بەرئەنجامی ڕاستەقینەی مێژووی گیان ناوی دەبێت ئەڵێ باشە ئەگەر دنیایەمەوە دەبینین کە قەسابخانەیەکە بۆ سەربڕینی هەرچی ئەوەی کە جوانە هەرچی ئەوەی کە ڕاستە هەرچی ئەوەی کە حەقە باشە ئەمانش لە هەموو ئەم قوربانیانە چییە بەمانایەکی تر ئەگەر عەقڵ حاکمە لە ناو گەردوونە بۆچی پارێزگاری لەوە ناکا کە عەقڵیە و بۆ ئەوەی بە بەردەوامی بهێڵێتەوە بۆ دەوڵەتێک کۆمەلگایەک لەسەر ئەو ئەساسە جوانەدا دەمەزرێکە خەڵک تەمەنای دەکاتیایە بژی و بیری لێ دەکاتەوە بۆچی ئەمە دەبێت لە پڕ ڕەشەبایەک بێ و بیبات ئەم هەموو قوربانیە بۆچی ئەوان کە دەڵێ قوربانی مەبەستی لە قوربانی ئەوەیە کە فعلەن دەبێتە قوربانی چونکە ئەوی تر کە فاسێتکەرەوە نابێتە قوربانی ئەوە دەبێتە قوربانی کە بینای کردووە دنیاکەی دامەزراندووە طبعا ئەگەر سەیری
لە تاریخا سەیری دامەزانی ئەم دنیاە بکەینەوە مەملەکەتاکە هیگڵ لای بنیتس دەڵێ مەملەکەتی خودا و کان دەڵێ مەملەکەتی ئامانجەکان و لای ئەمیش تەوەن لە دینە هەر لێکۆڵنەوەکەی لەبارەی دین هەر باسی جەماع ینی کۆمەڵەی ڕۆحی دەکا بە باسی مەملەکەتی خوا دەکا بەناوی مەملەکەتی خواوە باسی دەکا بەس لێرە تەوان مەملەکەتی خوا دەبێتە نەتەوە ئەگەر سەری مێژوو بکەین سەر دەکەین ئەوەی کە دامەزراوە ئەوەی کە ڕۆح فعلەن حەزوری تیا پێیا کردووە تەمەنێکی زۆر درێژی نەبووە لە زەمانێکا دەرکەوتووە و شەوقێکی زۆری داوەتەوە و دواتر بەرەو خلۆربوونەوە ڕۆشتووە تەبەن ئەوەی کە لەو حاڵەتا کە ڕۆح حەزور پێیا دەکا ئەو لەحزە ئەساسیەیە دواتر کە مێژوویەکی لەسەر دادەمەزرێت فەرەزەن ئێستا مەسیح هاتنی مەسیح و ئەو گیانەی کە لەگەڵ هاوڕێکانی دایدەمەزرێنێ ئەم گیانە و حزوری ڕۆح لەناو ئەم گیانە ینی ڕۆح حزوری دەبێت ینی ئەم گیانە ئیتر گیانی ڕۆحە بەڵام ئەمە زوو بەسەر دەچێت زوو دەڕوات زوو خۆی دەڕوات بەڵام وەک بناغەیەک دەبێتە چی خەڵکی تر بۆ ئەوەی بگەنەوە ئەو لەحزەیە چی دەکەن بینای شتانێکی تری لەسەر دەکەن یعنی ئەم لەحزەیە خۆی لە ڕاستیە سەرەتا نییە ئەم لەحزەیە کۆتاییە یعنی لووتکەیە و تاریخەیە یعنی وەکو وایە تاریخەکە لە کێوە دەست پێ بکە لە لووتکەکەەوە دەست پێ بکە بەرەو سەرەتاکەی یعنی ئەمەی کە ڕوو دەدا لەو وەختە هەرچەندی گەڵی شارەت بەمانە ناکە لە ڕاستە ئەوەی کە ڕوو دەدا لێرە لەم لەحزە لەناو ئەو میلەتە لەناو ئەو کۆمەڵە ڕۆحیا و ڕوح حازر دەبێ ئەمە لە ڕاستە زەمنێکی دەرە زەمەنیە یعنی زەمنێکە لەناو داهاتووە و ئەمەی ڕوو دەدا لەناو ئێستای دنیا ڕوونەدا ئەمە لە داهاتووی دنیا ڕوو دەدا ئەمە ڕوو دەدا تاوەکو ببێتە ئەو میسالە کە ئەوانەی دواتر چی بکەن هەوڵ بدەن بگەنەوە بەو لەحزەیە ئەمە وەکو چی لێ دێ وەکو دەبێتە محرکی مێژوو دەبێتە ئەو هێزەی کە مێژوو ئاراستە دەکات یعنی لەحزەیەکی میسالی ئاسمانی دروست دەبێت دێتە ئاراوە دێتە ناو واقع لە ڕاستیە بەڵام لە ناو ئەو زەمەنە نییە لە ڕووی زەمەنە مرۆییەکەوە دەڵێن لە زەمەنی فیزیکیەوە ناڵێن ئەوەنە لە کات و شوێنێکی فیزیکیایە بەڵام ئەو عالەمەی کە ئەو کەسانەی تایە عالەمێکە و ئەم عالەمە عالەمی داهاتووە عالەمی ئێستانیە ڕێک بۆ ئەو فلیمانە وایە کە مقەدمەکەی پیشان دەدا وەکو کۆتایی فلیمەکە ئەمەش وەکو وایە یعنی ئەمە کۆتایی لە ڕاستیا فلیمەکەیە ئیتر ئەویتری هەمووی محاولاتە بۆچی بۆ گەیشتنەوە بەو لووتکەیە گەیشتنە بەو لووتکەیە ئەلێرەوە تاریخی میلەتێک دێتە ئاراوە یعنی تاریخ ڕێک بە پێچەوانەوە لە سەرەتاوە دەست پێ ناکات بەرەو لووتکە لە لووتکە دێتە ئاراوە دواتر خلۆر دەبێتەوە بەرەو خوارەوە لەبەرەوە ئەوەی کە دەبێت پێی بگەین لە ناو مێژووە خۆی لە ڕاستیە ئەوە دەبێت بێت اینجا ئەوە دەست پێ دەکات کە دەبێت بگات بەمە یعنی تەواو چییە؟ تەواو پێشەوانەیە و بۆ ئەوەی میلەتێکیش بکەوێت مێژووی خۆی دروستکە دەبێت فعلەن ئەم ڕووداوە تایە ڕوودا ئەم ڕووداوە سەر و مێژوویە کە دەبێتە ینی ئەم ڕووداوە میتافیزیکای مێژووە ینی ئەو هێزەیە لە پشت مێژووەوە مێژوو بەپێی ئاراستە دەکرێت کاتێک ئەمە دێتە ئاراوە ئەو کاتە چی ڕوو دەدا ئیتر مێژوو دەست پێ دەکات تەمان مێژوو دەست پێ دەکات لە کوێوە بۆ کوێ لەسەرەوە بەرەو خوارەوە یعنی تا دێ ئیتر ئەو شەوقە کەس دەبێ هەتا دەگاتە شوێنێک
ئیتر تەواو دەبێ و دەکوژێتەوە. بەم ڕێڕەوە حەزارەتەکان ئاتوونەتە بوون و کۆتاییان پیاهاتەوە و فلۆر بوونەتەوە. بەڵام ئەوەش هەیە بۆ دروستبوونی ئەم لەحزەیە، ینی لەحزەی بەل لە مێژوو، بەل لەوەی کە ڕوح لە ناو جیهانی ئەو میلەتە نەخشەی خۆی بکێشێ، ئەم قۆناغی خۆی لە ڕاستیا گرنگە، ئەوەی کە بەل لە مێژوەکەیە، ئەوەی هیچ تاکو ڕوح حاضر نەبووەوە زەمینە سازی دەکرێت بۆ حاضربوونی ڕوح. یعنی ئەو قۆناغەی کەوا دەکا لە دوجارە ئەو ڕوح لە ناو گروپێکە، لە ناو کۆمەڵەیەکە خۆی ئاشکراکە. کەوانە کۆمەڵە قۆناغن دێنە پێشەوە تا ئەلەو شوێنە ڕوح حاضر دەبێت. ینی ڕوح بە هەر لە خۆیەوە بە وتمان بە ئارەزوو نییە، مە بەڕێکەوت نییە لەوێ حاضر دەبێت و لێرە حاضر نابێت و لەوێ حاضر دەبێت. ئەمە جۆرەکە بەل لە دەرکەوتنی ڕوح، مێژووی بەل لە دەرکەوتنی ڕوح و مێژووی با بڵێن دوای دەرکەوتنی ڕوح. ئەم مێژووی بەل لە دەرکەوتنی ڕوح ئەمە گرنگە بۆ ئەوەی ڕوح دەرکەوێت. و ئەمە لە ڕاستیە بە ینی زەمینە خۆش دەکا. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای مێژوو دەبێت بگەڕێنەوە بۆ بەر لە مێژووی دەرکەوتنی ڕوح، ینی بەل لەوەی ئەو ڕوحە بێ حزور پێیاکە لەناو کۆمەلگا، لەناو میلەتەکە. ئەلێەوە زەمینە سازی دەکرێت تا ڕوح لە ئاخیرە لەو پەڕی ئاشکابوونی خۆیان ئاشکا دەبێت. اینجا دوای ئەوە تاریخ بە مەعنا مادیەکەی، تاریخی حەزارەت، ئەوەی کە ئێمە پێی دەڵێن تاریخ، ئەوەی کە دەنووسێتەوە، اینجاوە دەست پێ دەکەن. اینجا ئەلێرە یەکەم جار ئەوەی مادیە بەرەو ئەوە هەڵدەکشێت کە ڕوحی بێتەوە. کە ڕوحی بوویەوە ڕوح لە لەحزەیەکە لە ناو جیهانە دەردەکەوێت لە زەمانێکی دیاریکراوە. کە ڕوح لە ناو جیهانە حزوری پێیا کرد، اینجا ڕوح بەرەبەرە ئەوەی ڕوحیە، ینی ئەوەی مادیە ڕوحی کراوەتەوە، جارێکی تر ئەوەی ڕوحیە مادی دەبێتەوە، هەتا دێت بەرەو مادی بوونەوە دەڕوە. ئەو وزە ڕوحیەت تەحەول دەکات بۆ ژیانی دنیایی. و ئەلێرەوە ئیتر حەزارەت دێتە ئاراوە، ینی ئەو حەزارەتە پێیا دەبێت. یعنی ئەگەر ئێمە بۆ نمونە لە ئەوروپا سەیری ئەمە بکەین، لەحزەی بەل لە دروستبوونی حەزارەتی ئەوروپی، ئەو لەحزەی کە فەلسەفەتی ئایا سەر هەڵدەدا، لە ڕاستی ئەو لەحزەی حزوری ڕوحە. بەڵام ئەمە پێشتر زەمینەیەکەیە ساز بووە بۆ ئەمە بۆ لە ناو جەرمەنە فعلەن دەردەکەوێت، چونکە جەرمەن مەحکوم نەبوو بە ڕۆمان. جەرمەن میلەتێکی ئازاد بوو، دائیمە ڕۆمان ئیمپراتۆرێتی ڕۆمانی کێشەی لەگەڵیا هەبوو. ئەم کێشە لەگەڵ بوون و خۆ نەدان بەدەسەوە ئەمانەوەیە لە دەرەوەی تاریخی ئەویتر. ئەمە وا دەکا کە شتێکەیە لە ناو ئەوانەی کە لە دەرەوەی ئەو تاریخەن چی بێ بپارێزێ بەرەبەرە بەرە ئەو بڕوا ڕوحی بێتەوە هەتا لە لەحزەیەکە تەواو ڕوح لەو زەمەنا دێتە دەبێت. تەبەن ئەمە بەبێ هوشیاری ئینسانەکان ئەمە ڕوحی شەکەی خۆی دەکات. و ئەمە ئەم پلانە بە ناوەعیانە دێت لە ناو ئەوانی ترا، هەتا ئەو لەحزەی کە چی دەبێت ڕوح دەردەکەوێت لە ناو ژیانە. لەوێ چی دەبێت ئەوەی نائاگایانەیە دێتە ناو ئاگاییەوە. و مێژوو لای هیگڵ عیبارەتە لەوەی ئەوەی کە بە نائاگایانە ڕوودەدا ئاگایی ببێتەوە. ئەی چۆن ئاگایی دەبێتەوە؟ دوای ئەوەی کە ڕوح لەو شوێنە خۆی ئاشکا دەکات. تەمان کە لەو شوێنە خۆی ئاشکا دەکات، ئەو بەشە نائاگاییەکەی دەکەوێتە جەنگێک لەگەڵ یا، بەڵام جەنگێکی دۆڕاوە هەر لە ئەساسەوە. ئەمە لە ناو خۆی هاتووەتە دەرێ. ئەمە کە دەکەوێتە جەنگ لەگەڵ یا لە دۆڕانە هەیە و ئەویتر ڕوح هەر خۆی دێنێتە ئاراوە و هیچ شتێک ناتوانێت لەو کاتا بەرگری لە هاتنەبوون هاتنە ئارای بکە. و ئەمە قەدەرێک، ئەو قەدەرە ئەو پلانە گردوونیە لە پشتێتی. ئەمە یانی شتێک نییە کە تۆ بتوانێت ڕایگری بە هەر جۆرێک بێ، هەر دەبێ ڕوودا ئەو لەحزە تاریخی کە ئەمە ڕوویدا. اینجا دوایەوە ئەلێرا ئەو
ڕۆشناییە ئاسمانیە ئاشکرا دەبێت دوایەوە ئیتر دەبێت جارێکی تر چی بێت ئەو بەرگە مادیەی بۆ دروست دەکرێتەوە ئالێرە بەڵام ئەوەی کە ئەم جارە با پێچەوانەوە ئەوەی واعیانەیە دەچێتەوە ناو چیەوە بەرەبەرە ناواعیانە دەبێتەوە یعنی بەرەبەرە ڕوح بەرەو غایببوون دەچێەوە ئەوەی مادەش بەرەو بروز و گەشەکردن دەچێت ئەوەی مادیە بەرەبەرە گەشە دەکاوە ئەوەی ڕوحیە بەرەبەرە دەچێتەوە بەرەو ئاسمان بەرەو شوێنە و نادیارەکەی خۆی شوێنە بەرەو عالەمە میتافیزیکەکەی خۆی ئەلەم ڕووداوانە هیگڵ کە باسیەوە دەکات دەڵێ باشە ئەمە ئین چییە ینی ئەمە قوربانیانە بۆ دەبێ بدێ من ئەمە بۆیە باس کرد تا باسی ئەوە بکەم کە ئەمە لە ڕاستیە ئەمە نەبووەتە قوربانی ئەمە جۆرەکە لە دەرکەوتن تەمەنی گڵیش ناڵێ هیگڵ بەو عەقڵەی کە ئێمە بیری پێ دەکەینەوە شتە حسیەی کە تەسەووری دەکەینەوە لە دەڵێ دەبێتە قوربانی دەڵێ عەقڵ دەیەوێ یعنی ئەو پلانەکەی ئەو پلانەی ڕوحایەتی ئەو پلانە ئاوایە کە دەبێ لە دوا جارە کاملترین یعنی ڕوح لە ئەوجی دەرکەوتنی خۆیان لە هینەکە دەرکەوێت لە جۆرێک لە دەوڵەتا دەرکەوێت ئەم دەرکەوتنانێکان هەموو چین بەبێ ئەم دەرکەوتنە گەورەکەی ئەوەی کە دەبێت ڕووبدا نایە ئەمانە هەمووی هەڵدانن بۆ ئەوەی پلانەکە بە کاملی خۆیەوە وەدی بێ تەمان ئەو لێرە پلانەکە بەچی دەبینێت پلانەکە وەکو پلانێکی میکانیکی مەیبینن چونکەم وا تەسەوری پلانەکە ناکات پلان یا فکرە یعنی ئەو شتێک کە نادیارە هەر خۆی باسیەوە دەکات دەڵێ وەکو ئەو تۆوە وایە کە لە ناویا پڕە لە نەخشە و پلان بۆ بوون لەگەڵ ئەوەی کە دەیچێنیت بە کۆمەڵە قۆناغ سەرەتا شتانێکی ئاشکار دەکات و دواتر شتانێکی تری و دواتر شتانێکی تر ئەلێرە ڕوحیش کاتێک کە ئەو لە زەمانێک لە زەمانەکان لە ناو میلەتێک لە میلەتەکانە خۆی ئاشکار دەکات لە ڕاستیە هەمووی ئاشکار ناکات ئەلێرە دێت و خۆی ون دەکاتەوە بەڵام ئەم جارە کە دێتەوە ئەم جارە بە ڕۆشناییەکی ترەوە دێتەوە ئەم جارە کە دێتەوە لە شێوەیەکی ترا دێتەوە لە ڕەنگێکی ترا دێتەوە و نظامێک دێنێتە ئاراوە و پلانەکە جۆرێکی ترە بۆ ئەو پەیوەندیکردنی ئەو میلەتەی کە ئەو ڕوح تایە ناحزور بەیادەگات و ئەم حەزوری ڕوحە وەکو وتمان پێویستی بە چەندان ساڵە هەتا جارێکی ترچی دەبێتەوە مادی دەبێتەوە لە مادەشا خۆی شێوەگیر دەکات و ئەوەی ڕوحیە غایب دەبێتەوە ئیتر هەر میلەتێک لە میلەتەکان لەوانەیە بۆ یەک جار لە تاریخە بتوانێت چی بکە بتوانێت زەمن تاریخ ئەو تاریخە دروست بکە ینی ڕوح لە ناویە بێتە ئارا و لە ڕێگەیەوە تاریخی ئەو دروست ببێت تاریخی ئەو میلەتە و دواتری شەر بەو ڕێڕەوە چی دەبێت بەرەو کۆتایی دەڕوا و وەزیفەی خۆی تەواو دەکا و میلەتە ئەو میلەتانش کە وەزیفەی خۆیان تەواو دەکەن دواتر حتمەن هینەکەی تیانامێنێ ینی پەرد دەبێ و جارێکی تر دابەش دەبێتەوە وەکو مادەیەک بەسەر میلەتەکانی تر کەواتە ئەو قوربانیە لە پێناو شتێکە هیگڵ دەیەوە بڵێ دەیەوە بڵێ کاتێک کە ڕۆح ڕێگە دەدا ئەمە ببێتە قوربانی دەبێ ئەمە ببێتە قوربانی تا ئەوەی کە دێت بێت ینی نەمانەوەی ئەمە بۆ هاتنەوەی جارێکی تری ڕۆحە لە ناو میلەتێکی تر بە ڕەنگێکی تر لەبەرەوە ڕۆح لە ناو تاریخە پێویستی بەوەیە بە شکڵێکی ڕەنگاوڕەنگ دەکەوێت پێویستی بەوەیە فۆرمەکانی هەمووی ئاشکراکە و هەر فۆرمەش ڕەبتی بە زەمەن و ڕەبتی بۆ پەرەسەندنە کۆییەی مرۆڤایەتیەوە هەیە یعنی لای هیگڵ بوونی مرۆڤایەتی لە گەشەکردنێکی بەردەوامە
بەمعنایەکی ئەوەی کە دواتر دێ دایمە چیترە ڕۆشنتر و پەرسەندووترە لەوەی کە پێشتر هەبووە ڕۆشنتر و پەرسەندووترە بەڵام ئەوەی کە دێ لە ڕاستیە ئەوەی کە پێی دەڵێن ئێمە پێشکەوتن ئەوە خلۆربوونەوەی ڕوحەکەیە ئەوە نییە ئەوەی کە دێ ئەمە نییە کە ئەم فلۆربوونەوەیە نییە یعنی بەمادی بوونەوەی ئەوە نییە کە ڕوحیە ئێستا پێشکەوتن لە ناو ئەوروپا مەفهومی پێشکەوتن عیبارەتە لە چی عیبارەتە لە بەمادیکردنەوەی ئەوەی کە لەو زەمەنا ڕوح ئاشکرا دەبێت و دواتر مادی دەکرێتەوە یعنی ئەوەی کە نائاگایانەیە دەکەوێتە ناو ئاگاییەوە دواتر پێشکەوتن عیبارەتە لە جارێکی تر نائاگایی بوونەوەی ئەوەی کە ئاگایی بۆتەوە بۆیە ئەوەی کە لە سەرەتا هەیە ئەو هوشیاریە ئێستا ئەو هوشیاریە بە ژیان و بە ڕوح بوونی نیە ئەو هوشیاریە دیکات بە ڕوحەیەتی بە ژیان معنای ژیان هەیەتی ئەوەی کە ئێستا هەیە هوشیاریە نییە بۆ ژیان لێرە ئەوەی کە هەیە زۆر زۆر ناگایانە بووەتەوە ئەوەی کە ئێستا نوێنەرایەتی عیلم دەڵێ منداڵە بیرکردنەوەکانی کە لە حکایەتی لە ئەفلام کارتۆن دەچن بیرکردنەوەکانی لە مەجای زانستە لە ئەفلام کارتۆن دەچن ئەمە چیە سەبەکەی سەبەکەی ئەوەیە ئەوەی ڕوحیە لایەن مادی بووەتەوە لەبەرەوە دەیەوێت هەموو شتێک لێرە لەم کونجە بچووکە ڕێکاتەوە ئەو شارەی مەحوی کە دەڵێ ئەمە جێکردنەوەی یینە کە نازانم چییە لە ناو شتێکی بچکۆلا کونجێکی بچکۆلا چۆن ئەمە لە ناو کونجێکی بچکۆلەی ئاوا ڕێگەی دەبێتەوە ئەمە جێکردنەوەی ئەوەیە لە ناو ئەو سوچێکی بچکۆلە لێرە ئایترە و شتە کە مادی دەکرێتەوە فعلەن زۆر کرد و کاڵە بنەماکانی زۆر بەهێزنی لەبەرەوە لێرە لە سەردەمی زانستە لە سەردەمی نائاگاییە نەک لە سەردەمی ئاگایی ڕوحە یعنی لە سەردەمی نائاگایی ڕوحە لەوێەوە کەیتر هەموو شتێک ئەو دەرکەوتنەوە شەوقە دروست دەکا کە دایانەوێ ئەم شەوقە هەمووی بەر لە ناو مادەوە کە ئەم شەوقە دەچێتە ناو مادەوە بەرەبەرە چی دەبێت بەرەبەرە کاڵ دەبێتەوە و خۆی دەکشێنێتەوە هەتا دواتر بە تەواوەتی دەکشێتەوە لەبەرەوە لای هیگڵ ڕوح ئەلێرا ئەمانە دەکاتە قوربانی ئەمە لە ڕاستیە دیالکتیکە ئەمە جارێکی تر لە شوێنێکی ترا لەگەڵ خۆیان ڕوح دەیەنێتەوە بەڵام ئەم جارە لە چی لە فۆرمێکی درەوشاوەترە هەر هەمان ئەوەی کە لەو ئەلێرا دێتە دەرێ ڕوح کە خۆی ئاشکرا دەکا هەر ئەو ڕوحەیە کە لە ناو میلەتێکی تر و لە قۆناغێکی تری مێژوویە جارێکی تر مێژووی جیان حەتمەن خۆی ئاشکرا دەکاتەوە و ئەمە دیالکتیکە دەبێ ئەمە ئەوی تر لەگەڵ خۆیان هەڵگرێ نەفی کات لە دەرەوە نەفی کات بیخاتەوە ناو خۆ ئەم خستنەوە ناو خۆ ئەمە حاڵەتە نائاگاییەکەیە کاتێ لەولاوە ئەمە مادی دەبێتەوە ڕوح لەم لاشەوە چی دەکات خۆی دەخاتەوە ناو خۆی ئەوەی کە ئاشکای کردووە جارێکی تر دەیکشێنێتەوە ناو خۆی بەزام جارە کە جارێکی تر دەردەکەوێت ئەمەش لەگەڵ خۆیان دێنێ و شتانێکی تریش لەگەڵ خۆیان دێنێ یعنی بە دەرکەوتنێکی وازحتر ڕۆشنتر دەردەکەوێت واگەر بێت و ئەو ڕوح بەو دەرکەوتنە ڕۆشنەی کۆتایی لە سەرەتا دەرکەوێت مرۆڤ تەحەمولی ئەم دەرکەوتنە ناکات لەبەرەوە ئەمە خۆناغێکە لە هەمووی پێکەوە گەشە دەکات و هەموو شتێک دەبێت لە جێگەی خۆیان بێت لەبەرەوە دەبێت ئەوەی کە هەیە ئێمە لەبەر ئەوە ڕەفت نابینین لە بینی ئەمەی کە ڕوح لێرا دەرکەوتووە ئەو تاریخە مادیە دروست بووە لەگەڵ جارێکی تر دەرکەوتنەوەی ڕوح لە شوێنێکی تر چونکە ئێمە لە ناو تاریخە تا تەنام تاریخە جوزیە دەبینین ئەمە دەبێتە قوربانی بۆ دەورەیەکی تری ڕۆح طبعا ئەمە لە لایەکی تریشەوە چی دروست دەکات ئەوەی مادیە بینا دەکرێت و ئەو میلەتە ئەوەش کە مادیە پیایە تێدەپەڕێت ئەو تاقیکردنەوەیش دەبێت پیایە بڕوە یعنی ئەوەی کە مادیە نامێنێ و تر ڕوحی هەمووی دەبێتە ڕوح دواتر ئەوەی کە ڕوحیە جارێکی تر دەبێتەوە مادە یعنی ئێمە ئەوەی دەرکەوتنی ڕوح لە بینی دوو خۆناغایە
لبين قناغي يعني بروحي كرنوي أو مادية لقل قناغي بمادي كرنوي أو كروحية بلام الروح لو لحظة شيء الروح وقت خوي عشكرا دبي يعني لو لحظة الروح حياة ببي أوي يعني بروسي بروحي كردني أوي مادية دقات لوتك يتر بمعنى يتر هيج نامين أوي كمادية روحي ببيته ألرا الروح وقت خوي عشكرا دبي دوای وقت خوي عشكرا بجاري كتر شي دبي جاري كتر أوي الروحية للايان أو ملتو مادي دكرتوا أتاوي لدي برو خلور بنويكي يبجاري كي درواو إت الأخيرة هيجي تيانا منته يعني تامي تيانا منه أو كخو من دلين تامي تيانا يعني اشتانه كم بهاي كان هي بلا إتر أو أنت بازاري دبيته إتر معناه ناوكي كي خوي لدزد أسوجاني أم إتياهين لو بري لدزداني معناه لو بري غيابي أو معناه يا دجيني ميسا فك هيش تك معناه ما هو هيش تامينه ما هو أما هيقل للرجاء ما وده يبت أويكا لنام يجوار وددا أشكرايك أبو من وطبعا أو لحظة كتيا الروح خويا أشكادك لنا روحاني كاني ملتك أما أو لحظة وأما بناغي أو بناغيك نتويت يا جوزي يتر نتولي روى فيدا دبي وبمعنى نتوبر هم الروح وفكري وفكري دولة إجلاء أو تنانت فكري الروحية ودواتر نتودى بين الدولة خوي أشكاكا طبعا خوي أشكاك كدني لنا دولتها يعني يتر دقاته وقناغيكا تو خوي أشكاك كردو إنجا برا ما دي دبيتو خلور دبيتو برو فارو